ناتوانرێت بەمە بگوترێت قەرەباڵغی. تەنها دیمەنی ئاسایی بینینی فرۆشارێکی دەستگێر یان دوان بوو. هەروەها شاشەی گەورە هاوشێوەی نێو یاریگای لێ نەبوو. پاڵەپەستۆی بەشداربووانی سوێند خواردنەکە بەدی نەکرا. تەنها کەسانێکی کەم هەبوون ئەوانەی چێژیان دەبینی لەوەی لەسەر شەقامەکە دەگوزەریە. ئایندەی وڵات لە سایەی جۆ بایدندا. Congratulations, Mr. President. پێم وایە دەبێت ئەو ناڕێکوپێکیەکی زۆر ڕاست بکاتەوە. تریش ئەدینگتن دەربازبووی کۆڤید-19 گوتی جۆ بایدن دەڵێت بەڕێوەبەرایەتیەکەی لە ماوەی یەکەم 100 ڕۆژیدا 100 میلیۆن کەس بە ڤاکسینەکە دەکوترێن. دڵنیا نیم لەوەی کە بایدن هەموو بەڵێنەکانی بەجێ بگەێنێت، بەڵام من بە هیوام کە ئەو هەر نەبێت هەوڵ بدات. من هیوادارم. سەرۆکی نوێ پێشنیازی بڕی 1.9 تریلیۆن دۆلار پلانی بوژانەوە دەکات بۆ بزواندنەوەی ئابووری، ئەوەی پەتاکە کاریگەری نەرێنی تێکردووە. فرانک بیڵ ڕاوێژکاری دارایی لە نۆرت کارۆلاینا پشتیوانی لەم هەنگاوە دەکات. بەدڵنیایی وەک دەزانن ئێمە پارە لەلایەک وەردەگرین و بۆ خەرجی لایەکی تر. هەموو ئەمەش کەم دەبێتەوە، بەڵام لە ئێستادا بژێنەرەوەیەکی ئابووری لە گۆڕێدایە بۆ ڕاگررتنی ئابووری. سەبارەت بە کۆچبەری، سەرۆک بایدن بە خێرایی پێشنیازێکی 8 ساڵەی بەرەو بە هاوڵاتی بوون بۆ نزیکەی 11 میلیۆن کۆچبەری ناونووزنەکراو ڕەوانەی کۆنگرس کرد. ئەو کەسانە لە ئێستادا خواردنمان پێدەدەن، وەک دەزانن بەرهەمەکانمان دەچنەوە، لە بیناسازیدا کار دەکەن. هەموو ئەمانە کاری کۆچبەرانن. کۆچبەران ئەم وڵاتە بنیاد دەنن، بە هەمان شێوەی ئەم کۆچبەرانە هەر لە یەکەم ڕۆژەوە ئەم وڵاتیان بنیاد ناوە. من پێم وایە جۆ بایدن لەو کەسانەی یاسایان شکاندووە خۆش دەبێت. ئەمەش لە هەر وڵاتێکدا بێت کارێکی خراپە. سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا، هاوارێک بۆمانەوەی لە خودی هەسارەکەەوە دێت. هاوارێک ناکرێت چیتر پێویست بکات یان ڕووتر بێت. کۆرتنی تۆمس پێشوازی لە پەیوەندیکردنەوەی بایدن دەکات بە پەیماننامەی پاریس لەمەڕ کەشوهەوا. ئایا ئێمە لە ڕاستیدا پەیڕەوی زانایان دەکەین؟ بەڵێ. هەروەها ئایا بە جۆرەی ڕاستیەکان کار دەکەین لە بریمە زەندەوە هەستکردن؟ بەڵێ بەو جۆرە کار دەکەین. ئەم 200,000 ئاڵایە بۆ ئەو ئەمریکایانەیە کە نەیانتوانی بەهۆی پەتاکەوە ئامادە بن. نوێنەرایەتی هەر تاکەستان و ناوچەیەک لە یەکگرتوویدا لەخۆ دەگرێت. وەرن لە هەست و دڵم تێبگەن. جاگەر ئێوە هێشتا ناڕازین ئاساییە، هاوڕاژ نەبن. ئەمە دیموکراسیەتە، ئەوە ئەمریکایە کە مافی بە ئاشتیانەی جودابیری تێدایە. مەسلەی بێپێشینە شێوازی ئاسایش ئەوەی هاندەرەکەی بەهۆی ئاژاوی جارەکەی نێو کۆنگرس بوو. ڕۆی ویندڵ لە ئەنگری ترامپ نیگەران دەکات. سەرۆکێکی نوێ وا سوێن دەخوات. هێزێکی زۆر بەچەکەوە لەسەر شەقامەکان ڕاوەستاون و لەو دوایەنەدا بەتەڵی دڕکاوی تەنراوە. ئەڵەی وڵاتێکی دیکەیە، ئەمە ئەو ئەمریکایە نییە کە هەست دەکەم کە دەبێت وابین. گەورەترین ئاستەنگەکانی بەردەم بایدن لە ئێستاوە دەست پێ دەکەن، لەوانە ساڕێژبوونی زامی وڵاتێک لە پەتایەکی ڤایرۆسی و هەروەها لە پەتایەکی حیزبایەتیش.